نوهاد خەلیل 2 ساڵ پێش ئێستا لە کاتی هێرشی داعش بۆ سەر شنگاڵ کەوتە دەست تیرۆریستانی داعش و 2 ساڵ ژیانێکی پڕ لە زەحمەت لەژێر دەستی داعش لە مووسڵ بەڕێ کرد. دوای 2 ساڵ لە هەوڵێکی سوڕوپڕی هێزەکانی دیژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستان تواندەران نوهاد لە بەشی ڕاستی مووسڵ ئازاد بکرێت و بەڵام ئێستا نوهاد ئەو منداڵەی جاران نییە و تەنانەت باوکیشی ناناسێتەوە. هاي بابا بس خليني نوهاد تقوم أخذنا بالغرفة خليل بابيته ما كجامني أسبابه ما بابه أسبابيته ما كجامني بابو نوهاد باوکی 2 ساڵە بە حەسرەتی چاوەڕوانی گەڕانەوەی کچەکەی دەکرد کەچی ئێستا نوهاد تەنانەت باوکیشی ناناسێتەوە. ناوێت باوکی لە باوش بگرێت و بەڵام باوکی بە بەچاو گریانەوە دەوێت بە لەبەر باوشگرتنی کچەکەی چاوەڕوانی 2 ساڵی بێ نوهاد کۆتایی پێ بهێنێت. أس ممنونة مكافحة الإرهاب 3 سالين كشامال دستيوان دبو عمري 2 سال بون 22 نفري من دستيوان دنا تدبيني كشامانينا أس ممنونة وانم وأس ممنونة الشيخ لاهور طلباني أس ممنونة وانم براد عزيز قنجاوان السرسريمة سرچاومة وتقصير نكرين ومالا وانافا ونها كشامانينا البامنا تزاني بي كشام من الناس ناكي. هێشتا چەندی منداڵی دیکەی کوردی ئێستەی لە دەست سەگدارانی داعشدا ماون و چارەنووسی بەشێکیان نادیارە، بەڵام هەوڵەکانی دیژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە بۆ دۆزینەوەی ئەو منداڵانە. ئێمە لە پاش تقریبا کۆتایی هاتنی شەڕی داعش لە مووسڵ بەرنامەیەکمان داناوە بە سەرپەرشتی جەنابی براگەورە کاک شێخ لاور کە لە دوو ئەو خوشکوبرا و کچوو خوشکانەی خۆمان بگەڕین لە مووسڵ بۆی بیان دۆزینەوە وردە بیاینەوە تەستیم کە سوکارەکەیان بکەینەوە. ئەم مناڵە لەگەڵ خوشکێکی تری لەلایەن ماڵی ئەمیرێکی داعش بووە لە گەڕەکی زەنجیلی. تیمی چاودێری هێزەکانی دژە تیرۆر لە شاری مووسڵ توانیان ئەم منداڵە خەتف بکەن پاشی ئەوەی کە ئەمیرەکەی داعش ماڵەکەی قەسف کرا، شوێنەکەی خۆی لە دەرەوە قەسف کرا، ماڵەکەی گواستراوە بۆ شوێنێکی تر، توانرا ئەم تیمی چاودێری دژە تیرۆر ئەم منداڵە خەتف کاتن و گەیاندیانە ناوچەی ئارام کە لە جانەبل ئەیسەرە و هەمان تیمی خۆمان بە هاوکاری برادرانی لیوای 112 کاگلیوا شەفیق و کۆمیتەی بەردەڕەش توانیان بیگەینە سنووری باشقا و لێرەدا ئەوەی مایە کە ئێمە بەڕاستی ئەم کارەساتی جەرگ بڕە و حەق وایە دەسەڵاتدارانی هەرێم و حکوومەتی هەرێم بیر لە دووشە بکاتەوە، هەم ئاوەدانکردنەوەی شنگار و کۆتایی هێنان بەم چێشمەی سیاسی کە لەوێ هەیە لە بینی هەموو هێزەکان و هەم ئەوانەی درێغیان کردووە لە کارەساتی شنگار کە شەڕەف و کەرامەت و ناموسی ئێمەیان تەسلیمی داعش کردووە دەبێت سزا بدرێت. لە ڕۆژی 3 ئابی 2014ەوە چەکدارانی داعش هێرشیان کردە سەر شنگاڵ و بە هەزاران هاوڵاتی ئێزدی کەوتە دەست چەکدارانی داعش و تا ئێستا بەشێکی زۆریان ڕزگار نەکراوە. محەممەد جەلیل، کەناڵی بادیناسات، باشیک.